What's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان دوای ماهایکی زۆر. چەند ماهەیەکە ڤیدیۆم بڵاو نەکردەوە ئێستاش ئەمە یەکەم ڤیدیۆ دوای ئەو دابڕانە. با یەکسەر ڤیدیۆکەمان دەست بکەین و لەم ڤیدیۆدا باسی دەوشە ئەکەین کە پەیوەندیدار بێت بە ڤایرۆسی کۆرۆنا. با یەکسەر بە یەکەم وشەمان دەست پێ بکەین و کۆرۆناڤایرۆس واتە ڤایرۆسی کۆرۆنا. بۆ نمونە ئەڵێین coronavirus comes from China. It comes from China. Coronavirus comes from China. ڤایرۆسی کۆرۆنا لە چینەوە سەری هەڵداوە یان لە چینەوە هاتووە. ئەمە وشەی یەکەممان. وشەی دووەممان quarantine واتە کەرەنتینەکردن یان هێشتنەوەی خەڵک لە شوێنێکە بۆ ئەوەی نەخۆشی یان ڤایرۆس بڵاو نەبێتەوە. quarantine لە کوردیشا هەر پێ ئەڵێی کارنتینکردن. بۆ نمونە ئەڵێین The government quarantines all the arrivals for 14 days. The government quarantines all the arrivals for 14 days. حکومەت the government quarantines کەرەنتینەی ئەکات all the arrivals for 14 days. هەموو هاتووەکان بۆ ماوەی 14 ڕۆژ. مەبەستەوەیەکە هەموو ئەو کەسانی کە هێنە ناو وڵاتەوە بۆ ماوەی 14 ڕۆژ کەرەنتینیان ئەکات. وشەی سێیەممان curfew واتە قەدەغەکردنی هاتوچۆ. curfew بۆ نمونە ئەڵێین KRG ordered a curfew to stop the spread of the virus. KRG واتە Kurdistan Regional Government واتە حکوومەتی هەرێمی کوردستان ordered a curfew قەدەغەکردنی هاتوچۆی ڕاگەیاند to stop the spread of the virus بۆ وەستاندنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. curfew واتە قەدەغەکردنی هاتوچۆ. وشەی چوارەم outbreak واتە تەشەنەکردن یان بڵاوبوونەوەی شتێکی نەخوازراو بۆ نمونە شەڕ یان نەخۆشیەک. بۆ نمونە ئەڵێین China reports no domestic cases of coronavirus for the first time since the beginning of the outbreak. China reports no domestic cases of coronavirus for the first time since the beginning of the outbreak. China reports no domestic cases of coronavirus واتە چین بڵاوی ئەکاتەوە کە هیچ کەیسێکی ناوخۆیی coronavirus نییە for the first time since the beginning of the outbreak. بۆ یەکەم جار لە سەرەتای هەڵگیرسانی ڤایرۆسەکەەوە. پێنجەم وشەمان infect یان infection واتە توش بوون. infect واتە توش ئەبێت. بۆ نمونە ئەڵێین over 350,000 people are infected with the virus all around the world. Over 350,000 people are infected. Over 350,000 people زیاتر لە 350,000 کەس are infected with the virus تووشی ڤایرۆسەکە بوون all around the world لە هەموو جیهانە. وشەی شەشەم contagious واتە بە بەرکەوتن ئەگوازرێتەوە کە زۆربەی نەخۆشیە درمەکان ئەو خاصیەتەیان. لێرەشاک ئەڵێین coronavirus is contagious واتە ڤایرۆسی کۆرۆنا بە بەرکەوتن ئەگوازرێتەوە. وشەی حەوتەم spread واتە بڵاو ئەبێتەوە. بۆ نمونە ئەڵێین coronavirus spreads through contact with infected surface or object. Coronavirus spreads through contact with infected surface or object. واتە ڤایرۆسی کۆرۆنا ئەگوازرێتەوە spreads واتە ئەگوازرێتەوە through contact with infected surface or object لە ڕێگەی بەرکەوتنی شوێنی توشبوو یان کەلوپەلی توشبوو. مەبەستەوەیە کە ئەگەر ئەو ڤایرۆسە لەسەر شتێک بێت تۆش دەستی لێ بێت لە ڕێگەی ئەوە ڤایرۆسەکە ئەگوازرێتەوە. وشەی هەشتەم ventilator واتە ئامێری هەناسەدانی دەستکرد. بۆ نمونە ئەڵێین The US decided to produce thousands of ventilators. The US decided to produce thousands of ventilators. واتە
ویلایەتە یەکگرتووەکان بڕیاریدا بە بەرهەمهێنان یان دروستکردنی هەزارەها ئامێری هەناسەدانی دەستکرد. وشەی نۆیەم fever. Fever واتە تا. بۆ نمونە ئەڵێین fever is one of the main symptoms of the COVID-19. Fever is one of the main symptoms of the COVID-19. واتە تا fever is one of the main symptoms یەکێکە لە سەرەکیترین نیشانەکانی COVID-19. وشەی دەیەم و کۆتاییمان flu. Flu واتە هەڵامەت. بۆ نمونە ئەڵێین having a flu doesn't mean that you have coronavirus. Having a flu doesn't mean that you have coronavirus. واتە هەبوونی تا مانای ئەوە نییە کە تۆ ڤایرۆسی کۆرۆنات هەبێت. بەم شێوەیەش ڤیدیۆ ڕۆمان کۆتایی هات. ئەگەر تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون هاشتاگی stay at home لە کۆمنت بنووسن و ئەگەر هەر پرسیار و ڕەخنە و هەر شتێک هەبوو لە کۆمنت ئاگادارم بکەنەوە و منیش هەوڵێم وەڵامی زۆربەی کۆمنتەکان بم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.